ئەم بەیانیە دەمانوێت زۆر زیاتر لەسەر پاییز قسە بکەین. پاییز فەلسەفەیەکی لە پشتە. دکتۆرە شوکری ڕەسوڵ مامۆستای زانکۆ ئەم بەیانیە لەگەڵمانە باسی ئەو فەلسەفەیەکەین. بەخێرتان باش. سەرەتای پاییزیش لە ئێوە پیرۆز بێت. زۆر سپاس دەکەین. دکتۆرە هەر سەرەتا کە پرۆگراممان دەست پێ کرد بە تایبەتمەندی پاییز دەستمان پێ کرد. دەمانێت بزانین کە وەرزی پاییز ئەمەندە هەست بزوێنەرە، ئەمەندە دڵی کەسێک بەشێک لە بۆچوونەکانتیان هەندێک کەس دڵی پێی تەنگە بێ، هەندێک کەس پێی خۆشە. بۆچی ئەم فەلسەفەی تایە ئەم وەرزە وەرزەکانی تش گۆڕانکاری تایبەت و جیاوازی تیاکرێت؟ دەستان خۆش بێ. ئەوە یەکەم پرۆگرامە بە سەرەتای پاییز دەست پێ دەکرێت و لە 23 مانگەوە مانگی نۆ سەرەتای پاییز دەست پێەکە. تۆ سەیری دەرەوە بکە. ئەوە نیشانەی پاییزە کە دەڵێ هەوربەری ئاسمان دەگرێت، ڕەنگی ئاسمان دەگۆڕێت، لە هەمان کاتیشا بروسکە هەورێک دروست دەبێت، نم باران دەبارێت. ئەمە جۆرێکە ئەم بارانە خۆی لە خۆیان پیت و بەرەکەتە. ئەمە بەلایەک. ئەم پیت و بەرەکەتە تۆ ئەگەر گاستنێک بێنی لە زەوی بی یەکەم هەڵکەندنی پەڵەیەک دروستە بێ، پێڵێن پەڵەی پچکۆلە. دووهەم بارانیش کە ئەبارێ لە پاییزە پێڵێن پەڵەی گەورە. یعنی تر لێرە جوتیارەکان دڵیان خۆشە بێ. لێرات کە تۆ باسی ئێستا فەلسەفەیەک کرد. لە پاییزە فەلسەفەی مردن و ژیانی تایە. سێرەکەی کۆمەڵێک میوە لە ناو پاییزدا زیاتر پێ ئەگەن، جوانی خۆیان ئەبەخشن. مرۆڤ کە تەماشای ناوەڕۆکی ئەو میوە ئەکا بە تایبەتی هەنار هەست بە ژیانەکە، هەست ئەەکەی چۆن ئەم هەموو دەنگکانە لە ناو یەکایەکیان گرتووە و وەکو بڵێ ڕۆح ئەبەخشن بە بەرامبەرەکەیان. ئەمە جۆرێکە لە ژیان. لە هەمان کاتیشا تۆ سەیری درەختەکانەکەی، درەختەکان، دارەکان، ئەو گەڵا جوانانەی کە پێوێتی هەرەوە بیە. شنەی بای پاییز کە لە گەڵاکان دەدا باوەڕم پێ بکە نەک لە لای شاعیران بەڵکو لە لای ئەوانەی کە ئەلهای پاییزیان هەیە، حەزیان لە پاییزە. ئەم وەرینە هێواشە کە وردە وردە گەڵاکان ئەوە ڕێو ئەچێتە سەر ئەو زەویە، فەرشێکی یەزدانی پڕ جوان و پڕ لە ڕەنگ و پڕ لە شتێکی جوانە لای دروست دەکە. لە هەمان کاتیشە پاییز لە عەقڵێتی شاعیرانی کوردە و لە ناو میلەتی کوردیشدا بە وەرزێکدا ئەنرێت کە مرۆڤ لەو وەرزەدا تووشی خەمۆکیە بێ، تووشی ئازارە بێ، تووشی فرمێزگە بێ، تووشی دڵتەنگی دەبێ. ئێستا ئەگەر تۆ شارەزای خوێندنەوەی چ لە زمانەکان لە ڕێ عەرەبی و بێز عەرەبی باشە مش دەمێ ئەو پرسیارە بکەم بڵێم پاییز لە ڕووی جوانیەکەیەوە، لە ڕووی ئەوەی کە هۆنراوەی لەسەر نووسەر لە ئەدەبیات تا دەستی نووسەران تایدا چۆنەڵێت دیارترە. ئەمە بەهۆی ئەوەیە کە ئێمەی کورد زیاتر گرنگی بەم بابەتین یا لە کولتور و نەتەوەکانی دیکەش بە هەمان شێوەیە کە پاییز تایبەتمەندی خۆیەوە هەر بنووسی پاییز کۆڵە ئێمە هۆنراوی پاییزیت بۆ دەرەچێت لە گۆگڵ سەرچی بۆ بکەیت. لە نەتەوەکانی دیکەش بەو شێوەیە جەنابەت لە مۆسکۆ تەواوەت کردووەکو ئەوەی من بزانم بڵێ شارەزایی لە زمانی دیکەش هەیە. بڵێ ئێمە من بە حکمی ئەوەی کە 5 ساڵ لە مۆسکۆ بووم و لەوێ دکتۆرام تەواو کرد. وەرزی پاییز لەو وڵاتە کە بەشێکە لە ئەوروپای ڕۆژهەڵات و لە هەموو ئەوروپایشە لە کوردستان لە هەموو دنیادا وەرزی پاییز سیفاتێکی تایبەتی خۆی هەیە. ترەگەیمە بچینە ناو کرۆکەوە لە ڕووی ئەدەبیاتەوانە باوەڕەکەی پۆشکنی شاعیر کە یەکێکە لە برسترین ئەدەبیاتی کلاسیکی میلەتی ڕووس، شعرێکی تایبەتی هەیە پێی ئەڵێن زەڵەتۆی زیملۆ، یعنی پاییزی زێڕین. چۆن لە لای گۆرانی شاعریش هەمانە لەسەر پاییز، لەسەر بەهاری پاییز کە هەم بەهار و هین تێکەڵاوی کردووە. ئەمانە ئێمە ئەگە تەماشای بکەین جۆرێکی جوانترین وێنە بە ئێمە دەبەخشێ. ئەو فەرشی زەویە ئەبێتە فەرشێکی زرد، قاوەیی، زەردی کاڵ، زەردی تۆخ، ئیتر جۆرە نەخشێک مرۆڤ زیاتر ئەلهایە بێ. لە ناو ئەدەبیاتی کوردیدا ئەگەر ئێمە بینە سەری
نازناوێک بەخشرا بە محەممەد عمەر عوسمان پیانەوت جەنەڕاڵی پاییز. ئەم پیاوە زۆربەی زۆری شیعرەکانی لەسەر پاییز بوو. لە هەمان کاتیشا دەستڕەنگین بوو بە فڵچەکەی وێنەی پاییزیشی دەکێشە. ئەمە بۆیە ئەم نازناوەی پێبەخشرا. و لە هەمان کاتیشدا و کوێستا ئاماژەم پێکرد فەلسفەی مردن و ژیان لە زۆربەی زۆری شیعرەکانە، هەرچەند خۆی کە من زۆر لە نزیکەوە ئەم ناسی و فیلمە کرد لە ڕوخساریە لە هەڵس و کەوتیا هەمیشە خەمۆکیەکی لە دەموچاوە بەدی ئەکرا. تۆ هەست دەکرد بەو فڵچەیە کە وێنەکانی دەکێشە هەستت بە ژیانە کرد، بەو لاینەی کە با باسی هەنار و ئەم جۆرە شتانەی ئەکرد هەستت بە ژیانە کرد. تازە بەڕاستی ئەو ناوەی کە پێی نرا و نازناوێکی تایبەتیە جەنەڕاڵی پاییز هەر لە خۆی دەوەشایەوە. باشە دکتۆرە پێت وایە کە لە ناو هۆنراوەکان هۆنراوە کوردیەکان لە کلاسیکەکانیشا با باسکەین کامیان زیاتر لەسەر پاییز هۆنراوەیانتوە لە ئەدەبیاتی کوردیە؟ من لەم ماوەیە دیوانی گۆرانم جارێکی تر دەور کردەوانە لە هەموو شاعیرانی کووردە زۆر سەیرەیانی من لە ماوەیە پێش ئێستا مەولەوی شاعیر لە ڕووی بەهارەوە لەسەر بەهار پانتایەکی گەورەی لە شعری کوردیا داگیر کردووە کە پەیوەندی بە سروشتەوە هەیە. لە دیوانی گۆرانە مەسلەی پاییز سێ شعری گەورەی کە کراوە بە گۆرانی و ئێستاش پاییز بووکی پرچ زەرد من ما تۆزیز هەردوو هاودەر مامەڵە لەگەڵ سروشت لە بینی ناخی خۆیە دەکات. گۆرانی شاعری سێ شعری گەورە لە ناو دیوانەکەیە هەیە کە هەمووی لەسەر پاییزە. ئەمە لێرەدا کە بەڕێزت ئەڵێ کامە شاعیر لە ناو ئەدەبی نوێی کووردە یان لە ناو ئەدەبی هاوچەرخی کووردە بە پلەی یەکەم کە بە جەنەڕاڵی پاییز دانراوە ئەمە محەممەد عومەر عوسمانە و هەروەها لە دیوانی گۆرانشە سێ پارچە شعری پاییزم لە زاراوەی کرمانجی کامێک لە زاراوەی کرمانجیشە خۆی شاعیرانمان بەداخەوانێ ئێمە زیاتر لە ناو ئەدەبیانات جەختمان کردوتە لەسەر شێوەزاری کرمانجی خوارو. ئەگین ئەگەر بیتە سەر شاعیرانی ئەویش کۆمەڵێک شاعیرانی هاوچەرخیان هەیە مامەڵەیان لەگەڵ پاییزا کردوێستا و مؤەیەد طەیب یەکێکە لەوانەیەکەوە باسی پاییزمان بووەکە تر لەبەرەوەی شێوەزارەکەیە گەر من منتان بکتایە لەوانە بوو لە ماڵەوانێ دیراسەیەکم ئەکرد جۆری شعرەکان ناوەرۆکی شعرەکان دڵی شاعیر لە وەرزی پاییزە یا پێشوەرزی پاییزە ئەلهای بۆچی ئەمانە بەڵام هەر بەگشتی دکتۆرە بەڵام شاعیری کورد بە هەموو شێوەزارەکان شعریان نووسیوە لەسەر پاییز باشکەرەوە. پاییز و ئەوینداریش وەک دوانەیەکی لە یەکدا نەبڕاون چون هەر وەکو لەگەڵ بەهارە ئەویندار دوانەیەکی لە یەکدا نەبڕاون لە پاییزیشە ئەو هەستە لە بینی ئەویندار و پاییز و خۆی دەڵێت دووریەکەی ئایس دووریەکەی یارم وەکو پاییزە چۆن پاییز برێتێ لە دابڕانێک ئیتر دابڕان لەو خۆشی و جوانی کە تۆ لە بەهارە ئەیبینی ئەبینی لە وەرزی پاییزدا نە هەموو شتەکان ڕوت بۆتەوانێ یعنی هەموو شتەکان ڕوت بۆتەوە و بەرەو مردنێکی یەکجاری لەسەر ئەو زەویە ڕژاوە ئەمە جۆرێکە لەوە بەڵام کە لە بەهارە ئەبی دڵت ئەلهای سەفر یعنی گەشت و گوزارە حەزەکەی بچی گوڵەکان ببینی ئێستا من لەم پەنجەرەوە سەیری ئەو دیو باخچەکە ئەکەم یعنی جۆرە ئەلهایەکی شعر و دڵخۆشی و ئەوە بوو بچمە شوێنێکی تر هەمووی زەردە و درەختێکی پێنەوە تۆ لە خۆتەوانە هەست بە خەمۆکی ئەەکەی اینجا لە بینی ئەم فەلسفەی ژیان و فەلسفەی وەرین کە بەرەو نەمان دەچێت فەلسفەیەکی زۆر گرنگە لە بینی ژیانەوە ئەم دوانە هەمیشە و هەردەم وەکو دوشتی دش بە یەک ئەمیان سەرچاوی ژیانە ئەویان سەرچاوەکە بەرەو مردن و بەوە جارێکی تر لەم پاییزە تۆ کە باران ئەبارە کە هەوایەکی زۆر کە بڕەشەبایەک هەست ئەەکەی وردەوە دە چەند شتێکی تر سەر لە نوێ دروست دەبێتەوە ئەلێرەیە فەلسەفەکە دیارە. بابین لەسەر فۆلکلۆری کوردەواریش لەناو فۆلکلۆری کوردەواریە چۆن لە پاییز باڵی کوردەواری چۆن لی تێگەیشتەوە چێن تەماشای کردووە چی کراوە لەناو فۆلکلۆری لە ئەدەبیاتی فۆلکلۆرە بەتایبەتی لە ئەدەبی ملیە پانتایەکی گەورە دراوە بە
وەرزی زستان ئەمە مانای ئەوە نییە کە وەرزەکانی تر فرامۆش کرابێ هەر چوار وەرزەکان باس کراوە لە فۆلکلۆری کوردیە لە پاییز لە ئەدەبیاتی میلیە یعنی برێتیە لە پەندی پێشینان کە لە ڕەنگی داوەتەوە پاییز لە پەندی پێشینانە ئامۆژگاریە ئامۆژگاری مرۆڤەکات ئەڵێ ئەگەر وەرزەکە پاییز بوو لە سەربان یعنی زوو بچۆرە ژوورەوانە ئەگەر بەهار بوو زوو بڕۆ سەربان مەسەلەن بۆ نمونە ئەڵێ پاییزان هەرۆبانیە بنەبانێ بواران هەرۆ سەربانە لە بەهاران زوو بچۆرە سەربان لا پاییزانیشە وەرە زوو بڕۆرە ژوورە چکە سەرما دەبێت یەکێک لە سیفاتی پاییز لەم وەرزەدا نەخۆشی زۆر بڵاو بێتوانێت بە تایبەتی ئەگەر تۆ سەیریکە مرۆڤ تووشی ئەنفلۆنزا بێ مرۆڤ تووشی نەخۆشی گەروی وشکە بێ تووشی قڵشانی دەست و پەنجە و پێست ئەبێ ئەمانە جۆرێکە ئەو ئیحسایی کە کراوە لە عالەما ئەڵێ ساڵی 11 ملیۆن کەس تووشی ئەنفلۆنزا و دەردەکانی پاییز دەبن ئەمە مانایەوە یەکێکە لە تایبەتیەکانی لە ڕووی تەندروستیوانە یەکێکە لە تایبەتیەکانی وەرزی پاییز ئەگەر بچینە ناو فۆلکلۆرەوانە ئامۆژگاری تۆ ئەکا ئەڵێ ماستی پاییز لە هەموو وەرزەکانی تر خۆشترە ئەڵێ ماستی پاییزان بدە ئازیزان شیری بەهاران بدە نەیاران ینی شیری بەهار بیدە بە نەیاری خۆت یعنی ئەوەی کە حەزت لێ ناکە و دۆسیە ئەمە بەلایە یاخود لە کاتێکی میوانە کە تۆ حەزت لە میوانە دیت ئەوەنە دڵت خۆشەڵێ یاخوا بە خێر بێ میوانی ئازیز بە ڕۆژی بەهار بە شەوی پاییز لە پاییزدا شەو درێژە بێ مرۆڤ حەزەکە زیاتر دانیشێ لەگەڵ میوانەکانی و قسەی خۆش و ئەمانە بکە هەر لە پاییزە لە فۆلکلۆری کوردی و بە تایبەتی لە ئەدەبە میلیەکە پاییز ئەبێتە 3 مانگ هیچت مانگی 8 بێ مانگی حوتەیە 8ەمە و هەروەها مانگی نوێمە مانگی یەکەم پێڵێنە ڕزبەر ئەو تۆ ڕزەکەت بڕیوەتەوانی وردە وردە ئیتر ئەبینێ ڕوو دەبێتەوە مانگێکی تر پێی دەڵێ خەزەروەر هەڵوەدینێکی تەواوە مانگی سێم پێڵێ سەرماوەس لەم مانگی سیا ئیتر دنیا زۆر زۆر سەر دەبێت تۆ بەرە و زستان دەچێت ئەمە ئەتوانین بڵێن لە فۆلکلۆری کوردیشە ئاوها بەو شێوە ڕەنگی داوەتەوە لە ڕووی پەندەکانەوە دەستەکانت خۆش بێ بەیانیەکەت جوانتر کردین لە یەکەم ڕۆژەکانی سەرەتای پاییز هەرچەندە جەنابەت ئاماژەت بۆ کرد کە 23 مانگ ئەکاتە پاییز یەکەم ڕۆژی پاییز بەڵام تر لە 20ەوە هەندێک ساڵ هەیە لە 20 تر ئێمەش ویسمان زووتر هەنگاوی بۆ بنین چونکە ئەم ڕۆژەوەکەیشی بە پێی کەشناسی وایە هەر بە هەمان شێوە ئاسمانێکی خۆڵەمێشیمان هەبوو ئەو دیمەنە جوانش ئاماژەی بەوە کە تر وردە وردە ئەم وەرزە جوانە هات ئەمەش حەزمان کرد میوانێکی ئاوا بەم شێوە جوانمان هەبێت کە بەو جوانیە وەسفی پاییزمان بۆ بکات منیش کە زانیم ئێوە ئەو ڕوەتان لێنام بێم باسی پاییز بکەم لە خەوی شیرین خەبەرم بۆوانی و هاتبەخێرتانەوە دڵخۆشم بە بینینیشە بژێت سپاس دەکەم ئەوانە زۆر خۆشی و سەرکەوتنت بۆ خوازم زۆر سپاس بەرنامەکە زۆر خۆشە زۆر سپاس بۆ جەنابەت سپاس بۆ دکتۆرە شکریە ڕەسوڵ مامۆستای زانکۆیان بەیانی لەگەڵمان بوو سپاس دەکەین